فڕۆکەکە شای هەڵگرت و فڕی و ئیتر نەگەڕایەوە. ڕەنگە فڕۆکەکەیەوە هەر نەفڕێت. ژینەرستار ڕۆژنامەنووس نووسیوێتی و دەڵێت خۆپیشاندان تەواوی ئێرانی تەنی بوو. شایێران داوای لە دار و دەستەکەی کرد هەلیکۆپتەرێکی بۆ ئامادە بکەن تاوکو بەسەر تارانە بفرێت و لە نزیکەوە تەماشای خۆپیشاندەران بکات. کاتێک شا خۆپیشاندەران دەبینێت دروشمی مەرگ بەر شایان بەرز کردوتەوە، دەگەڕێتەوە بۆ کۆشک و تێدەگات کار لە کار ترازاوە. ئیتر ژیانی ئەو وەک شاهانشای ئێران تەواو بوو. بۆیە داوا لە کەس و کارەکەی دەکات بڕۆنە دەرەوەی ئێران. دواتریش خۆی و شاژنە فەڕاح بە دوو هەلیکۆپتەری جیاواز دەچنە فڕۆکەخانە و دواتریش لە ئێران هەڵدێن. هەڵاتنێک کەیتر گەڕانەوەی نەبوو. ئەو فڕۆکەی شاو شاژنی ئێرانی هەڵگرت بوو لە تارانەوە بەرەو قاهیرە فڕی. شا خۆی شینەی دەزانی چارەنووس بۆ کوێی دەبات. ڕەنگە نەیزانی بێ دەوگەشتەی لە میسرەوە بۆ ئەمریکا بەتەمای بوو هەڵوەشێنراوەتەوە. ئایا ئەو بڕوای دەکردە و سوپای ساڵەنێکە بە دڵ و بە گیاندای مەزراندووە دوای خۆی بێلایەنی ڕادەگەێنێت؟ ئایا لە دڵەوە دەیزانی ئەو گەشتەی دەیکات ئیتر دوجارە و بۆ ئێران ناگەڕێتەوە؟ شاژنە فەڕاح دوای چواردەیە بە ئومێدیەوە بوو ڕۆژێک بۆ تاران بگەڕێتەوە. دوای کەوتنی دەسەڵاتەکەی ئیتر ژیانی شاهانشای ئێران بوو بە ئاوارەی و لەو پەڕی دەسەڵاتی وڵاتەوە بوو بە میوانی ئۆتێل و پەناهەندەی وڵاتان. ئەمریکا ڕێگەی نەدا بچێتەوە وڵاتە و دوایین ساتەکانی ژیانی کە گیرۆدەی نەخۆشی شێرپەنجە بوو لەوێ بەسەر بەرێت و بحەوێتەوە. وڵاتانی خۆرەواییش دەرگایان بەڕووی شادا داخست و مافیەوەیان پێنەدا. ناچار بوو بگەڕێتەوە بۆ میسر و لە ژێر دەسەڵاتی ئەنوەر سادات و جیهان ساداتی هاوسەری بە ئارامی دوایین ڕۆژەکانی ژیانی تەواو بکات. شایەران هەمیشە دڵی لای ئەو کۆشکە جوانەی نیاوەران بوو کە لە دڵڕفێنترین شوێنی تاراندا دروستی کرد بوو. 11 ساڵتەیدا ژیانی بەسەر برد و حکومڕانی کرد، بەڵام سەرنجام کۆشکەکانی کرانە مۆزەخانە و خۆشی بە ماوەیەکی کەم لە کەوتنی دەسەڵاتەکەی لە 27 تەمموز 1970 بەهۆی نەخۆشی شێرپەنجە لە قاهیرە کۆچی دوایی کرد و هەر لەوێش بە خاک سپێردرا.